هیچ لەو خاڵانەی ترکە بۆی هەوڵ بدەین بێئومێدی ڕوومان تێنەکات و بێئومێدیەکە چاکی کەین و بیکەین بە ئومێد ئەویش ئەوەیەکە کەم تا زۆر هەوڵ بدەین چواردۆرمان خەڵکی ئیجابی بێ یعنی عەکسەکەشی زۆر باشە یعنی تۆ دیقەت بدەن گەنجە جوانەکان لەگەڵ هەڵسوکەوت دەگەڵ تەلەبەیەکە کە حەزی لە یەکەمە دوای ماوەیەکی تر تۆش حەزت لە یەکەمی بۆ دروستە بێ لەگەڵ قوتابیەکە کە حەزی لە خوێندنە دوای ماوەیەکی ترش حەزت لە خوێندن بۆ دروستە بێ بۆیە لە دینیشە هەمیشە گرنگی بە سەدیق و بە هاوڕێ دراوە بۆیە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرمێت چی المەرء عەلی دینی خەلیلی یعنی گەشتووەتە ئەوەی تۆ لەسەر دین و مەذهبی برادەرەکەتی هاوڕێکەتی یعنی هاوڕێکەت گەندەڵە بەرەبەر ئەگەر وریانەوی تۆش بەرەو گەندەڵێتی هاوڕێکەت ئەڵێ بە جگەرە و نێرگەلە زۆر تێکەچم دوای ماوەی تۆش وا لێدێ هاوڕێکەت بەردەوام جگەری پاکەتی لە گیرفانە تۆش بەرەبەرە پاکەت هەڵەگری هاوڕێکەت هەموو ڕۆژێک کاچێتە بازار خۆی گەێنێ بە کافتریا و بە نێرگەلە خانەیەک تۆش بۆ نونە و بێئومێدی ڕوو تێدەکات هاوڕێکەت هەموو ڕۆژێڵە چی ڕۆژێکم مابی بێ دایک و باوکم بەجێ بێڵم سوبحان الله دوای ماوەیەک سەرەکەی تۆش ئەو بێشعوریە و بێهەست و نەستی و بێئەتەکێتێ بەرامبەر بە دایک و باوکت بەکارێنی یعنی حاڵەتی وامەیە دایک و باوک ئەڵێ دوکتۆر لە ژیان مام کوڕم قسە بەرز و نزمانی بەرامبەر بە من نەکردووە بە چونکە ماوەیە کە هاوڕێتی هەندێک گەنجی بێئومێد دەکات بێئومێدە بەرامبەر بە دایکی بەرامبەر بە باوکی بەرامبەر بە ماڵی هەڵە خۆی و هەڵە سێودانی شەڵێ پیاو نەبم ئەم ماڵە بەجێ بێڵم پیاو نەبم ئەم وڵاتە بەجێ بێڵم پیاو نەبم ئەمانە بەجێ بێڵم شەر بێ بچم بۆ وڵاتێک سەلام نەم دایک و باوکە نەکەم سەرەکەی دوای ماوەیەکی تر ئەم کوڕە سەرەکەی ئەچێتە سەر ئەم مەزەبا چێتە سەر ئەم عەقڵێتە بەم جۆرە بیرەکاتەوە بەم جۆرە بڕاداتەوە بە شەرتی ئەم ئەیبی نییە دایک و باوکێکی باشی هەیە ماڵی مەزبووتە کێشەت نییە شەڕ و ئاژاوە لە ماڵتان نییە چی پێویستەکات تۆ بۆ خۆت بۆ خەڵکی تر بۆ نونە ماڵی خۆت وێران کەی کەواتە خاڵێکی تر بۆی ئومێد بگەڕێنەوە بۆ خۆمان هەمیشە هەوڵ بدە برادراتی خەڵکی باش و چاکەوە لە ڕووی دەروون ناسیشە وایە یعنی ئێمە دکتۆرە دەرونیەکان یەکێک دێت ئەڵێ دکتۆر گیان بۆ نەخۆشی دەرونیم هەیە ئەڵێ بڕۆ لەگەڵ خەڵکی قسە خۆش و خۆشمەشرە بە هەڵسوکەوت کە ئەڵێ کاکتۆر خێزانم بۆ نمونە مەسەلەن تووشی کەعابە و خەمۆکی بووە ئەڵێ بڕۆ سەفرە و گەشتی پێ بکە ئەڵێ کاکتۆر بۆ نمونە کوڕێکم هەیە یەک دوو جار محاولەی ئینتیحاری کردووە خۆکوشتنی کردووە ئەڵێ بڕۆ لە ینی وەرزشە لە ینی تۆپێنە لە ینی فلانە لە هەندێ تەرتیباتە بەشداری پێ بکە بۆی خەڵکی باش و چاک و ڕووخۆش و دڵخۆش و هەست ناسک برادراتی و هەڵسوکەوتی لەگەڵا بکە بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر ئەم منداڵە دروستەکات خاڵی سێم شوێن زۆر دەورە بینێ شوێن بۆ خۆی بێئومێدی تەکە یعنی بڕوات بێت جاری وایە گەنجە جوانەکان یعنی من برادرێک وتێتی تخوا دکتۆر موعیدم هەیە لە فلان شوێنی والله بردومێتی بۆ کافتریایەک یان بۆ شوێنێک ئالاساز بۆ نە شوێنی گەنجانە سوێنتان لەسەرم نیە هەتا هاتوومەتە دەرەوە خەری بۆ دڵم بوەستی هەر بۆ خۆی ئەو شوێنی کەعابێ ئەمە جگەراکە بەسەر ئەوە ئەو نێرگەلاکە بەسەر ئەوە گڵۆپێ زەرد و شین و ڕەشیاندا ناوە نەوعێکیاندا ناوە ژوورەکە نەوعێکی تاریکە هەر بۆ خۆی شوێنەکە شوێنێکی چوختێتیە لەگەڵ ڕێزما شوێنەکە شوێنێکی کەم تا زۆر شوێنی کەعابەیە شوێنی بێئومێدیە یعنی دیقەت بدەن ئەو شوێنانەی کە شوێنی فاحیشە و گەندەڵی تێدا دەکرێت یان قومارخانەی تێدا دەکرێت چیەکەن هەوڵدەن تۆزێ تاریک بێ هەوڵدەن تۆزێک ڕووناک نەبێت وایە نەخۆتان بینیتە لە تەلەڤیزیۆنەکان لە ئەڵقەڵکان هەوڵدەن کەم تا زۆر تۆزێ پێچوپەنای تێدا بێ هەوڵدەن ژێرزەمین بێ هەوڵدەن کەم تا زۆر پشتی مێز و نازانم چی بێت هەوڵدەن یعنی بۆ لە بەرەو شوێنێکی کەئیبە شوێنێکی بێتاقەتە یعنی تەنان من لە کتێبا خوێندومەتەوە ئەو شوێنانەی کە دروست دەکرێت بۆ شوێنی قومارخانە بە نەوعێ دروست دەکرێت کە کەم تا زۆر وا لە نەفەرەکە بکەن بێئومێد بێت بێتاقەت بێت ناڕەحەت بێت یان وای لێ بکەن کەم تا زۆر چی پارەی پێ هەوڵ بدا لەسەر ئەو مێزە بەکاری بێنێ یعنی بە ژینگەیەک و بە بارودۆخێک و بە هەندێ ڕنگ و بە هەندێ گڵۆپ و بە هەندێ شوێن ئەی ڕازێننەوە بۆ ئەوەی کە جەوێک بێت کە ئەو مشتریان دەست نەچێت دەیکەواتە من و تۆ دەبێ ئاگادار بین ئاگامان لەو ژینگەیە بێ بۆیە مەچۆ ژینگەیەکەوە کە بێئومێدت دەکات یعنی کوڕە جوانەکانم ئەزیزەکانم ئێوە بۆ مەسەن لەم بەرنامەی منە بەشداریتان کردووە من سوپاسی جەنابتان دەکەم یەک دوو برادرت هەیە لە گەڕەکە وازی هێناوە کەواتە بۆ دەڕۆی لەگەڵەوە هەڵسوکەوتەکەی بڕۆ لەگەڵ برادەرێک تا هەڵسوکەوت بکە کە چۆتە زانکۆ بڕۆ لەگەڵ برادرێک تا هەڵسوکەوت بکە کە زۆر حەزی لە یەکەمبوون و لە دەرەجە و لە تەرتیباتە بڕۆ لەگەڵ یەکێکا برادراتی بکە کە هیوایەتی زمانی ئینگلیزی و زمانی عەرەبی و زمانی تورکی و زمانی فارسی و ئەپلیکیشن و فێربوونی کۆمپیوتەر و بەرنامە و پرۆگرامە کەواتە ئەوش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و موهیمە کە زۆر جار بەداخەوە کە بێئومێدی و بێتاقەتی و نەڕووبان تێ دەکات